باسی ئەومان کرد کە بەکار یاخود با بڵێن مووی ئەم جۆرە بزنە دەگمەنەکە بۆ دروستکردنی شاڵ بەکارێت. ئەی باشە کێ دروستیەکە؟ بێگومان هەورامیەکان وەستا و دروستکەر و داهێنەری ئەم جۆرە جلوبەرگەشن، چونکە لە دوای ئەوان ناتوانانی بڵێ قاتێکی باشی شاڵم لە بەرایە ئەگەر هەورامیەک دروستی نەکرد بێ و نەیچنی بێت. جا بۆ ئەم بابەتە ئێمە میوانداری بەڕێز بەختیار هەورامیمان کردووە کە شارەزای دروستکردنی شاڵە لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک بەختیار سڵاوت لە بێدەم کاتت باش. پێم خۆشە جارە پرسیاریەوەت لێ بکەم، بۆچی بە تۆڵەن شاڵ درووە نمونەیەکەی سلێمانی کێم نازناوەی لێناویت؟ بەڵێ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرە بەڕێزەکانی کوردستان 24. ئێمە وەک کوردێک کە جلێکی ڕەسەنی کوردەواریمان هەیە کە ئێمە جلی کوردی چەند جۆرێکمان هەیە، بۆ نمونە ئێمە مراتخانیمان هەیە، ستارخانیمان هەیە، ڕنگ و چۆغەمان هەیە، شاڵمان هەیە. ئێستا ئێمە بابەتەکەمان لەسەر شاڵە. شاڵ وەکو لە راپۆرتەکە تا پیشانتاندا لە مووی بزن دروستەکرێ. مووی بزن هەموو بزنێک نابێ، ئەو بزنە بزنێکی تایبەتە لە منتیقە شاخاویەکان دەژی، بزنێکی چۆنەڵێ زۆر بزن وە مەشهورە کە تۆزە هاروهاجە چۆن بڵێن، هەموو بزنێک نابێ، بزنی وەکووتمان تایبەتە لەو شوێنانە ئەژی مووەکەی مووی مەرەزە. ئەم بزنە دەپاچرێتەوە کە پاچرایەوە مووەکەی ئەشۆرێتەوە، کە شۆرایە و شێ دەکرێت، پاشان کە شێکرا بەتەشی دەڕێسرێ، دوایەوە کە بەتەشی ڕێسرا دەبرێتە پاڵ جۆڵا دەیتەنێ، پاشان دەبرێتە لای کۆچی کۆتیەکە و کۆتا دەبێت بەم قماشەی کە لە بەردەستمانایە. بۆ نمونە ئەمە قماشەکەی دەکرێت بەمە کۆت دەکرێت. من وەکو بەختیار هەورامی شاڵ درۆ نمونەیەکەی سلێمانی وان ناسراوم، نزیکەی 33 ساڵە من لە بواری شاڵدا ئیشەکەم. سپاس بۆخوا تەجروبەیەکی باشمە هەیە، زانیاریکی زۆر باشمە هەیە لەم بوارەدا، لەبەرەوە کە 33 ساڵە لەم کارەدا ئیشەکەم. باشە کێ ئەم نازناوەی لێنایی کاک بەختیار؟ وەکوتم من 33 ساڵە لەم بوارەدا ئیشەکەم. سپاس بۆخوا تەجروبەیەکی باشمە هەیە لە شاری سلێمانیە، چەند کەسانێکی زۆر هەر لە پیا ماقوڵان لە کەسایەتی سیاسیەکان سەرکردەی حیزبەکان دێنە لام بۆ دوورینی جلوبەرەکەکانیان و شاڵەکانیان. زۆربەی زۆری خەڵک کە من ئەو جلوبەرگە شاڵانم بۆ دووری ون، سپاس بۆخوا لێم ڕازی بوون. باشە بەپی ئەو تەجروبەی تۆ ئەو جۆرانەی شاڵ کە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەیە کامانن و کامیشیان زۆر باشترە؟ لە ئێستادا ئێمە چەند جۆرە شاڵمان هەیە، بۆ نمونە شاڵی زوو هەورامانمان هەبوو و شاڵی کانیتومان هەبوو. شاڵی کانیتو کە بە منتیقەی مەرگە ڕانی و قەڵازێ مەشهورە، پێی دەڵێن شاڵی کانیتو. دوایەوە شاڵمانێ شاڵی منتیقەی بادینان، منتیقەی زاخۆ لە دەوروبەری زاخۆ دروستەکرێ، لە گوندەکانی دەوروبەری زاخۆ دروستەکرێ. زۆربەیشی ئەم شاڵە زاخۆیانە برایانی مەسیحی دروستیەکەن لە گوندەکانی دەوروبەری زاخۆ. ئێستا لەم کاتەدا چەند جۆرێکمانەیە وەکووتمان کانیتو و زاخۆیی لەگەڵ شاڵی هەورامان. کامیان لە هەوران ئێستا لەم کاتەدا باشترینیان شاڵی زاخۆیە کە شاڵی زاخۆیی ڕەونەقێکی زۆر جوانی هەیە، جەوهەری تیادا سفت و نەرم و جوان، بەبێ بیجامە دەتوانی بیپۆشی، زبر نییە. باشە کاک بەختیار، ئێستا لە شارێکی وەکو سلێمانیە چەند بەرگ دروو هەن کە بتوانن شاڵ بدورن؟ بەڵێ چەند برایەکی بەرگ دروو هەیە کە شاڵ لە دوورن، بەڵام ئێمەمانە ئیسمە شخصی خۆم بەس ئیشی شاڵەکەم، 33 ساڵە بەس تەنها ئیشی شاڵەکەم. شاڵیش بابزانی دوورینی تۆزە ناڕەحەتە بۆ شێوەنیە کە هەموو کەس بتوانێت لە بواردا کار بکە. ئیشی شاڵ یەکەم جارە بێ بۆ نمونە قیاسی
ئەو کەسە بگری ئەو شخصە بگری دوایەوە قماشەکە بزانی ئایا چەند مەترە بزانین بەشەکە یا بەشنەکە باشە چەند ڕۆژی پێچێ بۆ قاتێکی شاڵی تەواو چەند ڕۆژی پێچێت کە حازر بێت مەبەستە دووری نەکەیەتی ئیتر لەو کاتێک لە دروستکردنەکەی لە هەموویەوە کە شاڵەکە حازرە کرێ و هەتا دوورێ چەند ڕۆژی پێچێت بەڵێ مەبەست ئەگەر مەبەستە دروستکردنەکەی بێ مدەی تقریبا 15 ڕۆژێ دەخایەنێک تا دروست دەکرێت چونکە مەرحەلەیە هەر وەسایەک لە بوارێکە ئیشەکەیەکە مەسە بۆ نمونە هەیە تەنینە ژۆڵایە دەیڕێسێ هەیە بۆ نمونە خانمانی بەڕێز بەتەشی دەیڕێسن ئەوە ئیشی زیاتر خانمانە بەتەشی دەیڕێسن وەسایەکی تریشمانێ مەسەن بۆ نمونە کۆتیەکە چونکە ئەم ئیشە بە یەک شخص دروست ناکرێت چەند کەسێک لەم وەستاکان کەم بوونەتەوە کاک بەختیار لە سلێمانی وەستای دروستکردنی شاڵ کەمترە ئێستا بەڵێ بە تەکید ئەم ئیشی شاڵە بەداخە و بەرەو لە ناوچوون دەچێت لەبەرەوەی کە وەساکان هەندێکیان بە مروری زەمن وەفاتیان کردووە هەیشیانە ئەم ئیشە ناڕەحەتە وازی لێ دێنێ ئەگە بێت و یارمەتی دەریان نەبێ من لەو بڕوایم بەرەو نەبوونی و بەرەو نەبوونی ئەڕوا ئەم ئیشە ئیشێکی ناڕەحەتە چونکە ئیشی دەستە ئیشی دەست بەداخەوە لەم وڵاتی ئێمە تۆزێ پەرەی پێ نادرێ یارمەتی دەری ئەو کەسانە نابن کە دروستیەکەن بۆیە من وا بۆیە چم کە چەند ساڵێکی تر لەوانەیە بڵین بەرەو نەمان دەچێت ڕاستە زۆر جار کاک بەختیار قاتێکی شاڵە نێرنە سین کە لەسەر ئەوەش چەندینی دیکە دروست کرێ بەڵام جۆرە باشەکەی هەر دیارە سینیەکە دیارە و کوردیەکەش هەر دیارە کامیانە جا ئەوەندەی کە ئێستا تۆ بینی بێت شاڵێک کە زۆر گران بێ کە هاتبێتە بەردەست گرانترین شاڵ بێت ئەو کام جۆرەش بووە بەڵێ وەکووتمان ئێمە چەند جۆرە شاڵمانە کانیتومانێ زاخۆیمانە هەورامانمان ئێستا لەم کاتەدا باشترین و جوانترینیان زاخۆیە زاخۆیەکەش جەوهەری تیادایە سفت و جوانە نرخەکانیشان لە بۆ نمونە لە 5 وەرەقەوە ئەڕوا تا 15 وەرەقە دەڕوا باشترینیان لەم کاتەدا شاڵی زاخۆیە چونکە یعنی تۆ بینی بێت تا 1500 دلار هەبووە قاتێکی شاڵ بڕوا 1500 دلار بەڵێ بەتەکید دەڕوا هەیە بەو شێوە هەیە چونکە شاڵی زاخۆیش وەکووتمان جەوەردارە نمونونەکانیان جوانە کوالێتیان زۆر بەردە شاڵی کانی توشمان هەیە بۆ نمونە لە دەوری 350 400 300 لەو نرخانان باشە کاک بەختیار هەموو وەرزێک شاڵ لەبەرەکرێ یاخود جیاوازە لە کام وەرزە زیاتر شاڵ لەبەرەکرێت بەڵێ شاڵ بە تایبەتی لە وەرزی هاوین و بەهارە لەبەر دەکرێت بۆ نمونە لە کاتی نەورۆز و بەهارە لەو کاتانە زیاتر لەبەرەکرێ لە زستانە لەبەر ناکرێ جا ئێستا ئەوەی منی باران لەبەری تۆیە ڕەنگەکەی جیاوازترە لە شاڵەکانی کە پێشتر بینیومە ئەم ڕەنگەی بەری تۆ شینێکی جوانە ئەمە ڕەنگ کراوە یاخود ڕەنگە ئەسڵی خۆی کامێ بەڵێ لەم کاتەدام شاڵی کە من لەبەرمە ئەمە شاڵی زاخۆیە تاوان نەما ڕەنگە کرێرە چونکە بۆ نمونە ئێمە شاڵی زوو کە شاڵمان هەبوو شاڵی کانیت و ڕەنگی خورمایی هەبوو سپی هەبوو شینکی هەبوو ڕەشی هەبوو ئەمانە ڕەنگی طبیعی بوون بەڵام ئێستا ئەم ڕەنگانەی کە لە ئێستادا هەندێک ڕەنگی ناطبیعی ئەوانە خۆم دەکرێن واتە ڕەنگ دەکرێن و زۆر ئاساییشە و تێک ناچن و شتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشن باشە کاک بەختیار تۆ بەرگ درووە نمونەیەکەی سلێمانیت ئەگەر من گلەیەک لێ بکەم بڵم بۆ تا ئێستا شاڵتان لە دروستکردنی جلی ئافرەتانە بەکارنێ ناقبوڵیەکەی شاڵ بمانە نەمانێت تۆزە زەبرێکی پێوەیە زبرە کەمێ بۆیە ئافرەتان ناتوانن لەبەریکەن لەوانەیە حەزیان لێ نەبێت لەبەروی کەمێ زەبرە مانە نەمان تۆزە زەبری پێوە دیارە تۆ ئێوە دروستیکەن بزانن ژنان لەبەریەکەیان لێ نییە دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز بەختیار هەورامی شارەزای دروستکردنی شاڵ لە سلێمانی و لەگەڵ ما سپاس بۆ ئێوە